سڵاو گوێگرا خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە رادیۆی کوردستان 24 حورمەت بۆیەوە لە سۆشیال میدیاش کە لەگەڵمانن. ئازیزانم لە ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە من و دلێر سەلیمی هاوکارم لەگەڵتانین لەگەڵ میوانێکی ئازیز و خۆشەویست کە ناوی حاجی عەبدوڕەحمان مەلا عەلی عەلیاوەییە. ئەو کەسێکی شارەزایە لە بواری حیسابگری و مێژووی ساڵنامەی کوردی و هەموو ئەو پێوەرە کەش و هەواییانەی لە ساڵنامەی کوردی داهەنە. بۆ ئەو تەوەرە میوانداریمان کردووە و گفتوگوی لەگەڵ دەکەین. کاک حاجی بەخێر بی. خۆش بی، سەلامەت یاخۆ بژی، سواست دەکەم، سەلامەت یاخوا. بازارێ بزانین ساڵنامەی کوردی کە 700 ساڵ پێش ساڵنامەی زایی نییە. بەڵێ. لە چیەوە سەرچاوی گرتووە؟ لە چ ڕووداوێکەوە یان با بڵێن مێژوەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ مێژوەکەی بۆ دامەزاندی دەوڵەتی مادی کوردی، دەوڵەتی ماد لە پاش ئەوەی کەوا چەند جار ئەو دەوڵەتە گیرا لە دەست ئاشوریەکان و لە دەست ئەوانە ئەرمینیەکان و ئەوانە، دوایە ئەستان ئەوانە دەوڵەتی کوردیان دامەزان دەوڵەتی ماد تا ئەویان دانا لە ساڵی 700 پێش زاینی دامەزانی دەوڵەتی ماد. ساڵنامەی کوردی لەوێ دەست پێ دەکات. ماد لە چیەوە هاتووە؟ ئەو جەبابیسکە پەیوەندی لە بینی ماد و میدیا هەیە؟ ماد و میدیا. ماد ئێمە دەگەرنەوە سەر حەزرەتی ئیبراهیم. بۆ حەزرەتی ئیبراهیم سێ ئەو وەختی کە ڕۆیش سێ ئافرەتێ بوو: سارا خاتون، هازەر خاتون، قاتورە. سارا و هازەر ئەمانە جاریە بوون. لە سارا ئیسحاق بوو لە بەنی ئیسرائیلەکان. نەوەی دووە قاتورە، میدیا. لە قاتورە میدیا پەیدا بوو. میدیا کوڕی کوڕی حەزرەتی ئیبراهیمە، کوڕی لە خێزانەکەی سێمیدا. یعنی ئەوێ زۆر جار بەو ڕێگەیدا دەچینەوە کە دەڵێن حەزرەتی ئیبراهیم کوردە. بەڵێ، جوان. بڵێ ئەوزەلەوە لەو میدیایەوە کوڕی حەزرەتی ئیبراهیم بۆ کوڕی ناوەندیتی لە دوایی ئیسحاق بەرەو. بەڵێ، ئەجا میدیا دەسەڵاتداری کوردی دروست کردووە ئەو کاتە؟ ئەو نەوەیە، ئەو لە نەوەی ئەوەی دەسەڵاتی کوردی دروست کردەوە لە نەوەی میدیایە. لە نەوەی میدیایە. زۆر باش. لە نەوەی ئەو میدیایە. زۆر چاکە. ئەو جامە بابینە سەر مەسەلەی حیسابگری. ئەوە زانیمان ساڵنامەکە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بڵێ. ئەو حیسابگریانە لە کێوە دەست پێ دەکا کە لە بەپێی وەرزەکان و کەش و هەوا دیارکراوە لە نێو ناوچە کوردیەکان؟ ئێمە 6 هەرێمانەیە بۆ 6 هەرێمان هەیە لە کەش و هەوا، لەسەر ئاستی. بڵێ، لەسەر ئاسی ناوچە 6 هەرێمان هەیە. ینی مەبەست لەسەر هەموو گۆی زەویشدا بە 6 هەرێم بووە؟ بڵێ بەس 6 هەرێم. 6 هەرێم. هەرێمەکان دەتوانی پێم بڵێ؟ ئێمە هەرێمی چوارێمین. ئەوانە دیشمان پێین. ئەمە هەرێمی چوارێمین شوێن دەگرێتەوە. هەرێمی چوارم تەرابلس دەگرێتەوە، تەرابلس، حەلەب دەگرێتەوە، مووسڵ، هەولێر، سەهرەوەرد، تەورێز، ئەردەبیل، قەزوین، تووس، بەڵخ، ئەوانە لە ئێران دەگرێتەوە. ئەوە هەرێمی چوارەنە. لەو هەرێمە ئەو هەوای ئەو هەرێمە ئەو ناوچانە هەمووی وەکو یەک. سلێمانی ناکەوێتە ناو ئەو هەرێمە؟ سلێمانی ناکەوت ناو هەرێمە. ئەو لە هەرێمی چەندە؟ نەخێر، ئەو لە هەرێمی تکەیە، هەرێمی پێنجەمە. ئەجاگەر باسی ئەو هەرێمانە بکەین. ئەمە لەو هەرێمادا لەو چەند حیساب گرمە، چەند حیساباتمان هەیە لەو هەرێمە، چەند جۆرە حیساباتمان هەیە. ئەجا دەمەوێت ئەو حیساباتەنە باس بکەین. یەکەم حیسابی عەرەبی پێ هەیە. حیسابی سنە هەیە. حیسابی گڵە زەرد هەیە. حیسابی گەرمیان هەیە. حیسابی کەڵیخان هەیە. حیسابی گڕاو هەیە. حیسابی هیران هەیە. حیسابی گەورە هەیە. حیسابی مەحموود پاشای هەمۆند هەیە. حیسابی تورکمان هەیە. حیسابی یاقوباغای هەولێری هەیە. جا ئەوە پێم خۆشە یەکێک پیاسی بکەیت چۆن ئەو حیسابانە. ئەوانە تەفاسیری زۆر نییە. ئەوانە بەس ناوی حیساباتەکانەوە. حیسابی مەلاهیدایەتی هەولێری هەیە. حیسابی چێلەشینمان هەیە. حیسابی ڕۆممان هەیە. حیسابی سێمانگەی کوردیمان هەیە. ئەمانە حیساباتن. حیسابی دەریۆش خاڵەی تاالبانیمان هەیە. 17 حیسابی فەرحانە لەکمان هەیە. هیچ جیدەی ئەو جیدەی ئێرە بوو، ئاجیدا خزمی شێخ محمودی بوو.
حسابي حما كردي قوپەقران هەبوو ئەمەش حسابگەرێکی زۆر ئەو بوو حسابي حەمە دەبوتی ماستاوە حسابي خۆرهەڵاتی شەرقی عفوا حسابي سعات حسابي نوروز حسابي بورج حسابي همزاغي بحركة حسابي عنتر 26 حسابي شيخوا حويزي شاخة بيسكا 27 حسابي دوري دائم بله زۆر لەو حساب گرانە زۆر لەو حسابگر هەیە بەڵام ناویان گومبووە چونکە لەم سەرخەدا حساب و حسابگری باوی نەماوە ئادەمی زابدە ئەم سەرخا خەریشی شتترن ئاگان لە حساب و کتاب نەماوە لەبەر تەنگە بەری و یەکتری و ئەوە ئەگەر باسی ئەو حسابانە بکەین بەم دەورە با شش لۆ بڵێم ئەم دەورە دەوری ماڵ و سەروەتە دەوری بوختانە و هەم خیانەتە دەوری خۆکوژی و هەرچی ملەتە باسی خەڵک و کوردایەتی ملت خەوتووە ئاگای چی لە چی بکوژی لە دەم دەرسی بەڵێ ئەوە تعبیرکردنە لە هەست بەڵام ئەوەی ئەمە دەمانەوێت حیسابەکانە ئەگەر جێ لە برای بچووکی خۆت بگرێت بڵێ ئەو حسابانەی کە باست کرد حسابی عەرەبی و حسابی سنەوە گڵە زەرد و ئەوانە هەر یەکە و پێوەرێکی ناوچەیە وایە ئەمە مەسەڵەن حسابی کەلی خان ئەو ناوچەیە دەگریتەوە حسابی گەرمیان سنووری گەرمیان دەگرێتەوە حسابی سنا پەیوەندی بە دەوروبەری سنە و ئەو ناوچەیەوە هەیە بەڵێ لەسەر چ بنەمایەک ئەوانە حسابی کەش و هەوایی و وەرزەکانیان داناوە پێوەریان چ بووە ئەوانە پێوەریان لەسەر ڕۆژەکانی بە زۆری لەسەر ڕۆژەکانی هاوینێ ڕۆژی هاوینێ سەر ڕۆژێکی هاوینیان هەبوو ئەوانە دەیانێن متابقیان دەکرد ئەو ڕۆژە مەسەر لەسەر باحوڕەی زۆر لەسەر باحوڕەی ئەوە ژیرا بێ لە ئەوەی داهاتوو باسی دەکەین کە حیسابی ئەو منتیقەی لەسەر باحوڕەیە باحوڕە لە مانجی تەمووز 5-6 ڕۆژ دنیا گەرمە لەو ڕۆژانە حیسابیان کردیا ئەوزە ئەمە لێرە چەند حیسابگرمان هەیە چەند حیسابگری مەشهورمان هەیە لە چەرخی 13 و 14 لە چەرخی 13 و 14 حسابی کوردی بوو حسابی کوردی و عەرەبی و تورکمانە بزانین چێنە ئەوانە بەس لەو منتیقەی بوونە دەتوانین ئێمە بەس کوردیەکان بڵین ئەو هەندە ئەوە نیە هەمووی هەندە نیە یەکەم مهێدیمانە بووە ئەو مهێدینەوەی عەرەب بووە حسابگرێکی زۆر باش بووە لە سەرخی 13 کۆچی لە ژیاندا بووە بەڵێ تورکمانیش هەبووە ئەوانە هەر لە منتیقەیەوە دووەم تورکمان هەبووە لە نەتەوەی تورک بووە ئەویش حسابگرێکی چاک بووە سێم دەروێش قالەی تاالبانی هەبووە لە گوندی یەنیزەی دانیشتووە لە ساڵی 1950 زاینی لە ژیاندا بووە حسابگرێکی زۆر باش ئەوە لە دەشتی کۆیە بووە یەنیزە دەرشی وزام دەشتی کەرکوش یەنیجەیە بەڵێ هەمزاغا هەبووە لە گوندی بەحەرکە لەو بەحەرکەی خۆمان ئەو بەحەرکەیە لە سەرەتای سەرخی چاردەی کۆچی لە ژیاندا بووە ئەمزاغا هەمە کوردە هەبوو لە گوندی قۆپەقرانی ئەلێ لە کلقەتەویە قۆپەقران دانیشتووە لە سەرخی 1930 لە ژیاندا بووە لە چەرخی چاردە بووە 1930 لە ژیاندا بووە هەمە کوردە چەرخی هەژدە بووە ڕەحمان کوڕی شێخوا حەوێزی کورد لە ناوچەی کۆیە دانیشتووە لە 1935 لە ژیاندا بووە ئەو کابرایە عەوڵای برای ڕەحمانی کوڕی شێخوا حەوێزی کورد لە ناوچەی کۆیە ئەویش دانیشتووە لە ساڵی 1935 ئەویش لە ژیاندا بووە 1935 دەبێتە چەرخی 20 دەکاوە ئەوە چەرخی 20 هەڵەبم کە گوتمەشدا چەرخی 20 دەکا چەرخی 20 دەکا مەلا عەلی مەلازایەر لە گوندی عەلیاوە باپیر بووە لە ساڵی 1906 لە ژیاندا بووە ئەوەش حسابگرێکی باش بڵێ باپیرم شێخ محەممەد ئەمین لە گوندی عەلیاوە شێخ حەمەد ئەمین لە سەرخی 1906 لە ژیاندا بووە ئەوەش حسابگرێکی باش بووە دێم شێخ ئیبراهیم لە گوندی عەلیاوە لە سەرخی 1956 لە ژیاندا بووە ئەوەش حسابگرێکی باش بووە فەرحانە لەک هەبووە لە گوندی زیدیدا لە دەشتی هەولێر لە سەرخی 1930 لە ژیاندا بووە مەولود ژەنگاوی لە گوندی گرعازەبان دانیشتووە لە ساڵی 1958 لە ژیاندا بووە مەولود ژەنگاوی ئەجا ئەوانە ناکرێمە هەمویان باز بکەین ناوەکان ئاخر هەمووی تقریبا زۆر ئەوەیە هەندە نمایە تقریبا 30 کسور کە 34 کەسن
زاني اما بيسمان بحسابك حساب كان بله يعني اوان سودي تسبوا او حساب قريا او حساب قريا سودي او هبوا لبو مثلا اورو تصدق قومي اورو لحساب ببيك شو هوا بخ او الياس اورو ببيك شو هوا حسابي الياس تصدق قومي روجي كم تصدبي مثلا حسابي روجي دوم اورو اما لا تروجك داينا اسما اورو يكم روجي الياسا امرو يكم روجي الياسا الياس خدرو الياس خدرو الياس برانا خدرو الياس نا دو بياوي تاغونا درين اوانا دمينه تا روجي قيامتي عندك درين او يا هر قطراوا بنمايشي راستين يا بلام بيورك كشو هوايكا بنمايشي هي بنمايشي اوانا مثلا امالي بين سنه حمد كردي قوبقران بانمونش او حمد كردي تانو بجرموا حمد كردي روجك دسه هوليره دبي كابراك تو دكا زوي تو دكا لا دشتي هوليره زوي تو دكا لبو هولي بره هوليره دبيني لا تشندر دسته هوليره شوي قوبقران لا قوبقران قوبقرا علي لا بسيتري كوني اويا سيتري كوني كركوشي بالله قوبقرا علي ديت هوليره دبيني كابراك تو دكا وعدك وعدي تونيا دريت كابراي تويكا زودكا دري اوي داني سبيني كريديتت ها تودكا بس تويكي ضعيفه اوي داني هوارش تودكي او بس بجندبي غورناغري غوركي هيزي تراني بطاله يعني تاخير وكابرا تاخير و دري اگر اتو راز بكي شرط بي امن هديك الددمي كابرا فلا هديت حما اگريش غلط بكي اگر الراز نبي حتى دمرم جون بداك الددم او چه پیدا او زوت يالك بحمد كردي دري دري رويشت ديتي روجي كابرا كاتيا ماري اتقو بقراين دو برخي بيها لما حمد كردي برسي سلام عليكم السلام دري تو من ناس انا ناسي درينا والله دري امن فلان زوت يعني كزاركي اود بمن قلت قسكيتو بالضبط درسو قلت زونت بين دام قلت والله خارج من زونت بيدم بس قلت نجيشت زونك اشتكيت وقسكيت تقدرش زوانه يعني هموي بيوري خوي هي هموي بيوري خوي ورزي تاندن همو وقت شيء او خوي هي او زعما باباسي خدرو الياسا كيبكين حفتي رابردو خدربو خدر حفتي رابردو للروج شمو حسابك ورقت خدر حفت روجبو لو ناوي خدر او حفت روجا اگر اول سر خدرو الياسات يا بله لسر خدرو اليا حسابي خدرو اليا سوا لبردست لبماسكيان نا والله او لبردزنيا بس اوانا بس هوليري اواني دانشماني هولير اوش يعني اخر روجي خدري حلواي دكن يعني دوينه دبكر بيتا دوينه حلوان كده دوينه بيري حلوان استماوا او دابا اهنا وهندك ماوا من بلادك مياش ما مسار شيخ فؤاد لم برسي قلت يا شيخ حلوات انك دي قلت والله اورو حلوه له هنا قلت دوينه لبو يعني او بيري او بيري روجي بينشن بيقول بلي قلت اورو حلوه له هنا قلت ما وانا لو حلوه ده كان شيريني او حلوه كان لو على اساس زستان رويش كتنا خوشي شيرينيش طبعا لو خوشي ده لو خوشي يعني بابي او حساب قريبه حفتي خدري آخر حفتي زستانية أو ذا الدواء النوي مانجي حتى نوي مانجي دروا نوي آزاري نوي آزار حسابي بيرجندي حسابي الياسي حسابي الياسي حتى هشتي آزار لأنه حسابي بيرجن صار روجان دكوتا زستاني سير روجيش دكوتا وبيردني لوناوي الياسيان لنا أجر خوين بيتو لا والله أو حسابي بيرجن ملو باس كما ده حسابي بيرجن أو هذا عينا بالضبط أو القرآن يجمع حزدك باسي بيرجني دكا بحسي بدل عزوزي بيدل بعربي أبي بحزدك لا شو باسي دكا لا بحثي الرياح كي قومي عاد كان 7 ليالي و8 أيام زوان أو بحثي أوجك بس أورو داوي بحثي أوجك بله جا لا هر ناوچه حساب گريك هبوكا
ئاماژەی بە خەڵک داوە ڕێنوێنی خەڵکی کردووە کە وەرزی تۆکردنە دەتوان تۆ بکەن یا درەنگە یان زووە ئەوە نمونەشی ئەو حسابگرە شروع بژێرمەوە چیان حسابگر ئەو حسابگری هی ئەو کابرایی قیرژەی حسابگرەکە بوو لە قیرژێ ئەتوێ نەگەرە ئەمن هەموو حسابگرەکان لۆ بە حەسکەم ناوەکانی داخل وەختەکەمان هەموو بە ناو ژمارنەوە ئەو حسابگرا لە زستانێ دەچن لە گوندی قیرژە دەچن لە خۆران ژن دەینن لە قیرژەی دەچن لە خۆران ژنی دەین ئەو حسابگران لەگەر دەبی دەرێ کاکە زوومان بەڕێکەن بەفر دەباری باشنی ڕانێ کابراای لێ ڕاست بکرێت بەفری چی دەرێت تو شێت بووی دەرێ بە خودای کاکە ئەوڕۆ بەفر دەباری دەمینێنەوە هەفتەشی لێرە دەمینێنەوە دەرێ ئەگەرمانەوە میێوانی من هەمووتان خەر سوش نبینی خەرکەی زۆرەیە دەرێ پاشی نێورانی ئەوانە لەسەر ناخواردن دەبی دەرێ بەفر تێرەکە یەک هەفتە دەمینێنەوە بووک لەوێ دەرێ دەمینێتەوە ئەوزە دوای قیرژەی پێوەرەکەی چ بووە ئەو حسابگرەی قیرژەی کو زانیتی ئەو حسابگرەی قیرژە هەموو لەسەر حسابات هەموو لەسەر هاوینیان حساب کردیاوانە هەموو لەسەر هاوینیان حساب کردی کو ئەو حساباتانە لە زستانەیە ئەوواش لە هاوینە هەیە ینی کاریگەری هاوین و زستان هەیە هەموو لەسەر یەک دەیە بەری ئەم لە هەفتەیدا بێ ئەگەر بێمەوە ئینشاءڵڵا خوا عمردا حسابی ئەهاوینێ و حسابی ئیزستانێت لۆ ئەوە دەکەم لەوەم بازەکەی زۆر باشە مادام باسی ساڵنامەی کوردیەکە با بکەین ڕووداوەکانی لە چ ڕووداوەک بوویتە هۆی ئەوەی کە ساڵنامەی کوردی دابمەزرێ یان دروست بکرێ لە دروستبووین دەوڵەتی مادەوەیە یان شتێکی دی هەیە ئەوانە ئاشوورەکان کورد دەوڵەتیان هەبوو دەوڵەتێکی وها ئەوە نەبوو ئاشوورەکان داگیریان کرد کە پایتەختیان نەوینەوە بوو نەینەوە بوو لە ساڵی 1634 پێشی میلادی بەڵێ سەرۆکی کوردەکانی میدیانایی فرایۆرتس بوو پەلاماری ئاشوورەکاندا سەر نەکەوت بەخۆی تیاچوو کاخساری برایی لە شوێنی وی دانیشت توانی دەوڵەتی ئاشووری لەناو بە دەوڵەتی ئاشتۆڵی براکەی بکاتەوە دەوڵەتێکی کوردی گەورەی کوردی میدیایی دامەزرا لە ساڵی 550 پێشی زاینیش بەڵام ئەو دەوڵەتە کوردی میدیای لە ناوچوو بەدەستی مەلیکی ئەخمینەکات کۆرش بوو کۆرشی گەورە کێ خوسرەیان پێدەگوت دەرێ ئەمانەش کوردمون دەوڵەتی ئەخمینەکان بەس لە کورد نەدەژمێن لە میدیایی نەدەژمێردران نەدەژمێن ینی ئەوانیش بەڕەت چەڵک لەگەڵ کوردەکان یەک چاوەڕە چەڵک بوون بەس میدیایی نەبوونە کورد بەس میدیایی نەبوونە میدیایی نەبوونە دامەزراندی ڕۆژمێری هاوسەر لێ دامەزراندی دەوڵەتی کوردی میدیا لە 700 ساڵ پێشی میلادی بووە زۆر باشە کاک حاجی لە ئەو حسابگرەی منتیقی عەلیاوە و ئەوانە بڵێ منتیقی ئێوە بڵێ تۆ دەچیەوە بەڕەچەڵک دەچیەوە سەروی ئەمن باپیرم مەلا عەلی زایر بڵێ بەخۆم دیتم خوافیکە لەگەڵ مردی هەموو لایەکمان ئەمن بەخۆم دیتم کابرایشی موسڵما بوو حسابگرێکی زۆر باش بوو لە قورئانی لەبەر بوو حسابی مینی مەسەلەن دیەکانی دەکرد مەسەن دەسۆ جێگاشی نەیدەگو ئەوەندە سەعاتەیە دەگو ئەوەندە سوورەتە قورئانەیە ئەوەندە جزوەیە ئەوەندە ئەوەیە حسابی ینی پێوەری ڕێیەکەی قورئان خوێندن بوو پێوەری ڕێیەکەی قورئان خوێندن بوو یان لێرە لە بۆەوەی ئەوەندە جزوە دەبێت ئەوەندە جزوە دەگو ئەوەندە سوورەتەیە ئەوەندە ئەوەیە بۆ حسابی دەکرد باپیر بەخۆم دیت ڕاستە پێوەری کەش و هەوایەکەی باپیر شارەزایی لێ هەبوو کەنجین باران دەبارەی کەنگی کەی کەش و هەوا توش دەبی سار دەبی یان گەرم دەبی ئەو هاوینە تاوان ئەوانە زانیتیان دەیزانی زانی ئەمن باپیرم بە ڕەحمەت بی لەگەڵ مردووی هەمولایەک لە بیر مەجارێک باسی پێگەیشتنی ترێی دەکرد گوتی ئەوڕۆ لە فڵان ڕەزی فڵان دارمێ و بەرەکەی دەدا ڕاستە ینی لە ڕەزەکەش دارمێوەکی دیار دەکرد دەگۆ فڵان دارمێ و بەرەکەی لێ دەبێت ئەوە هەمووی شارەزایی هەبووە ئەو حسابە پەیوەندی بە
بە نیشانکردنی دارمێوەکەی وە نییە بەڵکو بە پەیوەندی بە زانینی پلەی گەرمی و ساردەوە هەیە هی ئەو منتیقی مێوەکە بڵێ ڕووداوی پیرژنێت لە بیرنیە لۆم بجێڕیەوە هەفتەی پیرژنێ لۆ ناونراوە ناوەڵی ئەو لەبیر نییە لەبیرت نیە ئەوانە بۆ هەفتەی داهاتوە ئەوان لە هەفتی داهاتوو ئینشاءالله حسابێکی ئەوزا ئەمە لە مانجی شوبات لە مانجی ئەوەی حسابی پەنگرمانەیە پەنگری ئەومانەیە پەنگری هەوامانەیە پەنگری عادیمانەیە پەنگر لۆ ناوی پەنگرە گۆڕینی هەوایە گۆڕینی هەوایە گۆڕینی هەوایە زۆر باشە چ شتێکی دی تێ دەتەوێت باسی بکەی مادام ئەوانەمان هەرگرت بۆ وەڵقەی داهاتوو کە خۆت بۆی ئامادە نەکردووە والله ئەگەر کاتمایە دەمێ ناوی هەندێک ئەوەش دو بابشکەم هەندی حسابگرەکان شتش ناوەکان دوو بخینەوە ناوەکان زۆر گرنگ نییە کاک حاجی لە زیاتر کردداری حسابگریەکە ئێستا ئەو حسابگرەی کە باپیرە گەورەی تو بووە حسابەکانی بە پێوەری خوێنی قورئان دیار کردووە پێوانەی ڕێگا بەڵێ پێوانەکەی ئەوەی دیکە پێوەرەکانی مەسەن کەش و هەوای بە پێی پلەی گەرمی هاوین و زستان لەسەر یەکدی دیار کردووە هەر یەکە و پشتی بە چ بەستیە ئەوانە هەموو پشتیان بە هەموو پشتان بە ڕۆژانی تر بەستیە بە ڕۆژانی هاوین بەستی ئەوانە ئەو حسابانە هەموو لەسەر هاوین لەسەر هاوینێ لە هەموو لەسەر هاوین بنیاد کرا ئەوەش لۆ دەژێرمەوە مهێدی و تورکمان هەردووک ئەوەی عەرەبەکە و تورکمانەکە لێک ئەو بوونا دانیشتینا گوتیان لێک ناوچە بوونا لێک احتیمال لێک بوونا گوتیان ئەو شۆ لەقلەقدی حاجی لەقلەقدی هەردوو گویان گوتووە هەردوو گویان گوتووە مهێدی گوتی ئەگەر ئەو شۆ لەقلەق بێ دەمری لە ساردیان مهێدی حسابی عەرەبەکە بووە عەرەبەکە تورکمانیش گوتی نامری لە گرویان کردیا دەرێ لەقلەق هات ئەو شەوی تورکمان چوو لەقلەقەکەی لە ژۆرە هینا ڕاستگرتی و لەبەر ئاگریدانا سبەینێش گوتیە مهێدی ئەوە لەقلەقە ئەو شۆ هات نەمردیە مهێدی گوتی نە ئەتۆ ڕاوەسە گوتی چوو لە جێشکە عینە لەسەر خانێشکە لەقلەق چووکە زۆر دەهات لە گوندی لەسەر جێشی برن دەنیشتی یەقل نایەت دەرێت چوو لە ناو هێلانەی لەقلەقە ڕق بووە گوتی مهێدی وەرە تەراقم لۆ بخۆ ئەتو ئەو لەقلەقەت ئەو شۆ نەهینایتە ژۆر لەبەر ئاگردان نایە جوانە مهێدی کرد بوو ڕاستە لە چ وەرزەکی بوو ئەوە ئەوەستان بووە لە زستانی کۆتایی زستانی لە کۆتایی زستانی کە وەرزی گەڕانەوەی لەقلەق و پەڕەسێلکە و مەسەن ئەوانە دێنە سا بەختی پەڕەسێلکە ئەوانەی گەرمی دێنە ئەو منتیقەی ئەوجە لەقلەق لەو گەڕانەوەی زوو هاتێ دەستی وە پێشی قسەیە یعنی لە وەختی خۆی زووتر گەڕایتەوە سارد بووە سارەکەی سارد بووە سارەکەی سارد بووە شەر نییە مەسەن ئەو سار ئەوە لە ئەوڕۆ مەسە ئێستا ئەوڕۆ بای دێ بەڵێ شەر نییە سارشکە ئەوڕۆ بای بێ حسابگر دەزانی بای دێ یان بای نایە جوانە بە مەسەلەشی لەقلەق لۆ بژێرمەوە فەرموو گوندی تەندورە ئەلێرانە لە قۆڕتان دەچێ خوارێ گوندی تەندوری هەیە بەڵێ دەکەوتە سەر تخوبی ماستاوە و شیراوە و ڕەختاوە ئەوزە مەشهورە بە لەقلەقی تەندورەی بەڵێ ئەو لەقلەقە هەستا کە مێردەکەی نمابوو بەڵێ لەقلەقیش کە مادەم مێردی نما خلاص ئەو لەقلە حەقیقەتەن نەدەبینێتەوە ڕاست دەرە هەستا چوو مێردی بێهێشکە کرد مێردی لەگەڵ نێرێشکە ئەوە بوو بەڵێ دەرێ کاتێک زانیان ڕۆژەشی لەو گوندەی لەقلەق خڕ بووە لەقلەقە زۆر عالەمەکە زۆر پیاراچای بوو ئەو لەقلەقە خڕ بووە هاتە ئەو گوندەی هجومیان کرد لەسەر ئەو لەقلەقەی مێیەکەی کە مێردی کردبووە مێردەکەی کە مێردی کردبووە دەرێ لیاندا بوو هەمیان کوشتیان یعنی بە پێی سیستەمی لەقلەقەکان ئەو خیانەتی کرد ئەو خیانەتی کردیا ئەبە دوو بەگەری کەشەکەتیا یعنی دوای مردنی مێردەکەی نابی لەگەڵ نێرەکەی بکەوی جوانە کە حاجی سپاس دەکەم شیرۆکەکان گرنگن حکمەتی خۆی تێدایە بەڵام مێدوارم هەفتەی داهاتوو باسی پێوەرە هەفتانەیەکانی وەرزی زستان و
هاوینی دەکەین ئینشاءالله بەتەمای خۆی بەخێر بێستە چاوان زۆر سوپاس دەکەم سەلامەت زۆر سوپاس دەکەم خۆشی بینەران لە سوشیال میدیا جێگرانی خۆشەویست لە ڕێگەی شەپۆڵە دەنجەکانەوە ئەمێدەوارم ئەگەر کەمێکیش بێ سوودمان پێتان گەیاند بێ لە ئەڵلقەی ئەمزارە ڕێز و خۆشەویستی عەزەدین و دلێر و کاک حاجی عەبدوڕەحمانیش بۆیەوە هەفتەی داهاتوو لەگەر کاک حاجی باسی پێوەرەکانی وەرزی زستان و هاوین دەکەین چۆن دابش دەبێت لە حسابگیری کوردیدا و چۆن دابش کراوە بە هەفتەکان ناویان چووە چیان لە چیەوەش هاتوون ناوەکان خوا ئاگاداری هەموو لایەک بێ و سپاردەی خوا